لە دوای ناڕەزاییە خوێناویەکانی تشرینی 2019 هەڵبژاردننی ئۆکتۆبەری 2021 هیوای زۆری لەسەر هەڵچندرا، بەڵام ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە کای سیاسی وڵاتی گەیان دەبن بەست، بۆیە هەموو دەست پێشخەریەکان بە ئاکام ناگەن و ئەو گرێکوێرەیە ناکەنەوە. کوتلە گەورەکانی پەرلەمان یەکتر بە پەخستنی پێگەێنانی حکومەت تۆمەتبار دەکەن کە وڵاتی خستۆتە بەردەم چارەنووسێکی نادیار و ترسناک و جەنگی ناوخۆیی بووەتە دیاردەی باشووری عێراق. لە نوێترین پەیامیدا موقتەدا سەدر ئاماژەی بەوە داوە کە بژاردەیەکیان بۆ ماوەتەوە، ئەویش بوونە ئۆپۆزیۆنە بۆ ماوەیەک لە 30 ڕۆژ کەمتر نەبێت. هۆکارەکەشی بۆ ئەو گەلە کۆمەکیە نێوخۆی و دەرەکیە گەڕاندەوە کە دژایەتی بیرۆکەی پێکهێنانی حکومەتی زۆرینەی نیشتیمانی دەکەن. سەدر جەختی لەوە کردەوە کە ئەگەر کوتلە پەرلەمانیەکان بەوانەشی کە هاوپەیمانی ئەون بتوانن بە پێکهێنانی حکومەت باری سەرشانی گەل سووک بکەن ئەوە زۆر باشە، ئەگەر ئەوەش ڕوو نەدات لە کاتی خۆیدا بڕیاری خۆیان ڕادەگەێنن. هەرچەندە باسی ئەو بڕیاری نەکردووە، بەڵام چاودێران دەڵێن بەو پێی ئەستەمە هیچ کوتلەیەک بتوانێت حکومەت پێک بێنێت، بۆیە بڕیاری داهاتووی سەدر داواکردن لە پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە هەڵبژاردننی نوێ ڕابگەێنێت. بەبێ ناوهێنانی سەدر چوارچێوەی هەماهەنگی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و بە بەرگری لە کارنامەی کوتلەکەیان بۆ دەرچوون لەم قەیرانە سیاسی وڵاتەکەی تێکەوتووە، ئاماژەی با چەندین هەنگاو کردووە بۆ دەرچوون لەو بنبەستە. لە ڕاگەندراوەکەدا هاتووە لە چوارچێوەی ئەو گوتارە چاواشەکاریانەدا بۆ تۆمەتبارکردنی چوارچێوەی هەماهەنگی بەوەی کە ڕێگر بووە لە پێگەێنانی حکومەتدا لەلایەنە و هێزانی خۆیان بە براوەی هەڵبژاردن و زۆرینە ناو دەبن، بەڵام بۆ خۆیان سەرکەوتوو نەبوون لە پرۆژەکەیاندا و دەیانەوێت بە دەست پێشخەریە یەک لە دوای یەکەکەیان جەماوەەر چاواشە بکەن. بەڵام چوارچێوە بە داکۆکی لە دیالۆگی نیشتیمانی دەیەوێت لە چوارچێوەی دەستوردا بە پێکهێنانی کوتلەی گەورەترین پێکاتەی وڵات مافەکانیان دەستە بەر بکات کە مەبەستی کۆکردنەوەی هەموو شیعەیە لە کوتلەیەکدا، بە پێچەوانەوە کۆکردنەوەی گەورەترین پێکاتەی نیشتیمانی لە پێکاتەکانی دیکەی وڵات وەکو سەدر داوای دەکات. هەموو پێشبینیەکان بەرەو ڕاگەاندنی هەڵبژاردنێکی نوێیە، بەڵام لە ئێستادا ململانەی کۆمەڵاتی لە نێو هۆزەکانی باشووری عێراقدا بووەتە دیاردە و سەروەری یاسا و سیماکانی دەوڵەتداری بە تەواوی لەو جەنگە بەردەوامە خوێناویەدا ون بووە و لەناو ئەو هاوکێشە ئاڵۆزەدا ئاسۆی چارەسەریان تاریکە.